بینەرانی بەڕێز و خۆشەویزم کاتە و هەموو کاتێکتان باش، من ئەحمە ڕەفیقم لە بەرنامەی میوان بەدیدارتان شادەمەوە بۆ قسەکردن لەسەر تەوەری بەرنامەکەمان کە تایبەتە بە پرسی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا، ئایندەی هەرێمی کوردستان، هەڕەشە و مەترسیەکان لەسەر قەوارەی هەرێمی کوردستان و جۆر و سروشتی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە بە تایبەتەوەی تایبەتە بە پرسی موچە و هەروەها شایستەداریەکانی هەرێمی کوردستان و مەلەفی نەوت. هەموو ئەمانە گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز سۆران عومەر، ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاک سۆران، ئەم کاتت باش. هەموو کاتێکی بەخێر بێن. سەرەتا پێم باشە لەوە دەست پێ بکەین، ینی بۆچی دۆخی هەرێمی کوردستان بەم ڕۆژە گەیشت لە کاتێکە سەردەمانێک سەرۆکوەزیرانی عێراق لە هەولێرەوە دەستنیشانەکرا چێ بێ، بەڵام ئێستا تەنانەت ئامادەنی نیشاندەکانیشمان ببینن لە بەغدا. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. هەڵبەت چەند هۆکارێک هەیە کە هەرێمی کوردستان دوای 30 ساڵ لە حکومڕانی خۆماڵی گەیشتووە بەمە. سەرەکی ترینیان ئەوەیە کە ئێمە حکومڕانیەکی تەندروستمان نەکردووە لە ڕابردووە و بە درێژایی مێژوومان هەر ناکۆک و ناتەبا بووین تا ئەو ڕادەیە کە دەرەنجامی ئەم حکومڕانیە خراپە، ئەم ناتەباییە نێوخۆییە وای کرد ئێمە لە عێراقی نوێیە زۆر بکەوینە دواوە لە زۆر پرسی پەیوەست بە مافەکانی مرۆڤ، بنیادی ژێرخانی ئابووری، پێشخستنی دامەزراوەکانی حکومڕانی، ڕێزگرتن لە دامەزراوەکان. هەموو ئەمانە نمونەیەکمان نیشان نەدا عێراق چاو لە هەرێمی کوردستان بکە. بەداخەوە هەرێمی کوردستان بەهۆی ئەو جۆرە لە حکومڕانی نەتیجەیەکی پێچەوانەیدا بە جۆرێک کە ئێستا خەڵک ئاوات بخوازێ بە عێراقێک کە پڕە لە گەندەڵی، پڕە لە میلیشیا، پڕە لە ستەم، پڕە لە قەبارەی گەورەی فەساد. ئەوان کە بە 20 ساڵی دوای نەمانی دیکتاتۆریەت نەیانتوانیوە ئاوەدانی بکەن، خزمەت گوزاری بکەن، پرۆژەی باش بکەن، ژێرخانی وڵاتەکەیان کە ژێرخانێکی بەهێز بووە لە ڕووی پیشەسازی، لە ڕووی زۆر بواری تر برەوی پێبن، هاتوون وێرانیان کردووە. بەڵام هێشتا لە زۆر ڕووەوە بە تایبەت لە ڕووە ئابوووریەکەیەوە بڵێ، لە ڕووی گوزەرانی خەڵکەوە بڵێ، خەڵکی هەرێمی کوردستان ئاوات بەوان بخوازێ. نەتیجەی شکستی حکومڕانی ئەم دۆخەی بەرهەمهێنا. نەتیجەی ناتەبایی لەسەر چی؟ لەسەرەوەی کێ حکومڕانی زیاتر بێ، کێ دەسەڵاتی زیاتر بێ، کێ پاوانی زیاتری جونگەکانی حکومڕانی بکە، کێ زیاتر داهاتی ئەم وڵاتە بەرێ. ناکۆکیەکان لەسەرەوە بووە. ئەگەر ناکۆکیەکان لەسەر باشکردنی ئەم وڵاتە بوایە، ئەو کاتە ئێستا ئێمە زۆر پێشەکەوتین. بەس بەداخەوە ناکۆکیەکان لەسەر خەڵک نەبووە، لەسەر پێشخستنی هەرێمی کوردستان نەبووە. معقولە دوای 30 ساڵ لە حکومڕانی خۆمان لە هەموو ئەو دۆست و پشتیوانانەی کە هەمان بووە تا ڕیفراندۆم، نەک لە دوای ڕیفراندۆم، تا ڕیفراندۆم، تا شەڕی تیرۆر و داعش، ئێمە هەر بەرە و دواوە هاتبین، ڕۆژ بە ڕۆژ دۆستەکانمان لە دەست بدەین. کاکە ئەحمەد، تۆ زانی ئێستا کاتێک کە نوێنەری وڵاتانە بینی، کاتێک کە وەفدە بیانیەکانە بینی، ئەوانەی کە نوێنەرایەتیان هەیە لە ناوخۆ، زۆر نیگەرانن لێمان، زۆر ماندوون بە دەستمانەوە. پێیان وایە ناکرێ ئێمە دوای 30 ساڵ هەر بۆ دواوە بچین. دوای 30 ساڵ پەرلەمانمان نەمابێ. ممکنە یعنی ئەمە ناوەنێکی ئێستا هەرێمی کوردستان فەراغێکی هەیە کە فەراغی یاساییە، بچووکترین تعدیلی قانون و دەرچوونی قانون ئێستا هەرێمی کوردستان دەسەڵاتی نییە و ئیرادەی نییە.
وتمان سربەخۆی ئابووری بۆ کوردستان دروستەکەین کەچی ئێستاوە تا نەوتمان لەدەست دەرهێنرا بۆ لە بەرۆی نەمانتوانی سیاسەتێکی دروستی پێ بکەین شەفافیەتی پێ بەرهەم بێنین وڵاتی پێ ئاوەدان بکەینەوە پێمان وێران کرد ئەوەی کە مافینەوەکانی داهاتووشە ئەمان هەمویان برد تەسەور بکە بەعز بە هەموو دڕندەی و ستەمێک لەگەلی کوردی کرد دەسی بۆ نەوتەکەی نەبرد نەوتی هەرێمی کوردستان لە جێی خۆی مابەوە ئێمە خۆمان لە 2007ەوە هاتین دەرمان هێنا بەڵام دوای 10 ساڵ لە ئەوەی کە خۆمان ئابووری سەر بەخۆی پێ دروست دەکەین ئەمەمان بەرهەم هێناوە کە ئێستا قسەی مالیشیمان نەکرد بیهێڵینەوە بۆ نەوەکانی داهاتوو بە دڵنیاییەوە هێشتنەوەی بۆ لە کاتێکە لە سا هەفتەی بودجەکە هات بۆ هەرێمی کوردستانی ژیر و گرفتێک نەبوو بەداخەوە ئەوانەی کە پشتیوانی چی ئەمە ئەکە ینی چی ئەمە شخص ئەمە دام و دەستگای حکوومەتە ئەمە پلانە پەرلەمانە ئەمە چیە ئەماکە سیستەمەکە کاتی خۆی چیە بەرپرسیارە لەم بارودۆخە لەم سیاسەتە لە ساڵی 2014 وەزیری سامانە سروشتیەکان کە دکتۆر ئاشتی هەورامی هەموو جارێک منوتومە ئەندازیاری وێرانکردنی هەرێمی کوردستان و بەتاڵان بردننی نەوت بوو ئەو ئەندازیارەکەی بوو خۆی مستەفید بوو بەڵام بەشە زۆرەکەی بۆ خۆی نەبوو چۆن بۆ میلەت نەبوو بۆ کەسانێک بوو کە وازەحە ئەوان دەستیان بەسەر مەگەر هێزێک چۆن بە تەنیا ئەتوانێ بێ ئەم سەرمایە گرنگەی وێرانکە بە دڵنیاییەوە بەبێ پشتیوان نەبوو وازەحە بۆ کێی کردووە لە 2014 وەزیری سامانە سروشتیەکان چوە لای لایەنەکان و دوایی هاتە ناو پەرلەمان کۆمەڵێک داتای هەڵی هێنا کۆمەڵە زانیاری هەڵی هێنا کە ئێمە ئەگەر خۆمان نەوت بفرۆشین خۆمان نەوت دەرەهێنین خۆمان ئینتاج زیادەکەین بەو بەڵگانی کە هێنای باسی لەوە کردبوو لە ساڵی 2015 لە کۆتایی 2015 لە ساڵی 2016 ئێمە لە هەرێمی کوردستان ڕۆژانە ئەتوانین 1 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم بێنین کە ئەکاتە نیوەی عێراق لەو کاتە و ئەتوانین لە 2016 بەرەو کۆتایی بگەین بەرەو 2 ملیۆن بەرمیل ڕۆژانە ئێمە بۆچی بچین شوێنی لە 17 بکەوین کە لە باشترین کاتا لە 12مان بۆ هاتووە بەم داتا هەڵانە قەناعەتی بە هەموو لایەنەکان و پەرلەمان کرد کە بەڵێ ئێمە با دەستمان لە دەستی بەغدا ببێتەوە و بەشە بودجەمان نایە و خۆمان زیاتر دێنین دوای 10 ساڵ لەم هەوڵە بە ناوی ئابووری سەر بە خۆ زیادکردنی بەرهەمی نەوتی خۆمان و گەیاندنی بە 2 ملیۆن بەرمیل ڕۆژانە فەرمووی ئێستا ئەگەر عێراق نەوتەکانی کە ئیداریە نەکەونە سنووری ئەو لە خوورمەڵە و لە حتا لە کۆڕۆمۆریش ئەوانە بەرنەوە هەرێمی کوردستان ڕۆژانە 200,000 بەرمیل نەوتی نییە ئێستا وە خاتریان گرتوین عێراق کە ئێستا خوورمەڵە نابنەوە کە ئێستا زۆرترین بەرهەمی نەوتی هەرێمی کوردستانی خوورمەڵەیە خوورمەڵەی عێراقی هەرێمنی لە یاسای بودجەیە چۆنە مەجێی کراوەتەوەمە لە حاڵەتێکە گەر هات ئەوەی کە بەهی خۆی زانانی عێراقی باتەوە لە بودجەشاوا دانراوەکە بێ لایانی کەم مەسەن 400,000 بەرمیل ڕۆژانە هەناردی دەرۆکامە چۆن پێدوانی ئەمش بەشێک بێ ینی لەو گیر و گرفتەی کە لە داهاتووە ڕەنگە دروست بێ لە بینی هەولێر و بەغدا خۆی هەر لە ئێستا مەوزوعی نەوت گیر و گرفتی بەردەوامە هەر لە ئێستا کە یاساکەش دەرچوە یاسای بودجە ئەوان لە مفاوەزاتەکانە لە شەوی پێش ئەخیری بودجە ویستیان تەسبیتی بکەن کە نەوتی مووسڵ و کەرکووک ئەو یەکەوێتە ئەو سنوورە ئیداری ئێستا لە ژێردەستی عێراقایە و بەشێکی هەرێم کۆنتڕۆلی کردووە نەوتەکە بەرنەوە من لە کۆبوونەوەکە بووم پێم وتن وتمەگەرەوە بکەن ئێمە بێ بچین هەموو مانگێک 200,000 بەرمیل نەوتان بۆ بکڕین بۆی بیکەین بە 400,000 و پلان دەینێ ئێمە نەوتمان نەماوە
دوایی مڕعاتی هەرێمیان کردوتیان واقع حالی ئێستا دەست لێ نادرێ بەو جۆرە 400,000 بەرمیل دابینەکەین. ئەگەر واقع حالی ئێستا دەستی لێ نادەن زەمان نییە بەیانی دەستی لێ نەدەن، بۆیە ئەوە بە پینە و پەڕۆ هێڵراوەتەوە. ئەو بە تێروتە سەلی قسە لەسرم ئەو بۆمباناکەین کە لە نێو یاسای بودجەی گشتی عێراق هەیە، بەڵام باسی ئەوت کرد کە مەسەلەی ئابووری سربەخۆ ڕێفراندۆم ئەمانە هەمووی بوونە هۆی کە پێگەی هەرێمی کوردستان لاواز بکەن، بەڵام لە ئێستاە هەرێمی کوردستان ینی دەرەچەیەکەیە بۆی بتوانێت لەم کۆت و بەندە ڕزگاری بەیانلانی کەمە و پێگەی کە جاران هەی بوو نیوەی بەدەست بهێنێتەوە، بەم ئەندازەیە ڕوبەڕووی شکستی یەک لە دوای یەک نەبێتەوە. چی هەیە بۆ ئەوەی هەرێمی کوردستان ڕزگار بکرێ لەم میحنەتە؟ لە ڕابردوو هەرێمی کوردستان دەوڵەت بووە لە ناو دەوڵەتە قەدری نەزانیوە. عێراق زەعیف بوو، هەرێم بەهێز بوو، بەڵام شکستی ئەو جۆرە لە حکومڕانی لە هەرێم و زیادبوونی ناڕەزایەتی لەم حکومڕانیە و ناتەبایی هێزەکانی کە سەرەکین لە دەستگرتن بەسەر سوڵتا لە هەرێمی کوردستان ئەوەی لە دەستداین و عێراقمان بە ڕیفراندۆم ڕاستەوا لێ کرد کە ئێمە هەر کاتێک بمانەوێ جابینەوە لە عێراق و ئەو خواستەمان هەیە، زۆرینەی خەڵکەکەمان داوای هەیە. ئەمە داوایەکی ڕەوا و مافێکی طبیعی هەر میلەتێکە داوای سربەخۆیی خۆی بکە، بەڵام ئێمە گرفتمان نەبوو لە عێراقێکا کە بەخواستی خۆمان نەبووە لکێنراوین پێوەی و بەخواستی خۆشمان ناتوانین ئەمە دەرباز بکەین. ئێمە کەرکووک و ناوچە کوردستانیەکان دەبوو حەریز بین لەسەرەوەی مادەی 140 جێبەجێ ببێ بگەڕێنرێنەوە بەپێی دەستور و مادەیەکی دەستوریە و مافی خۆمانە گەشت بووینەوەی ئیستیفتا بکرێ بەپێی دەستور بۆ ئەو ناوچانە بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن. ئێمە نەگەوەمان نەکرد، هەموویمان لە دەستدا. یعنی دەبوو ڕیفراندۆم بۆ ناوچانە بکەین، نەک بۆ بەڵێ بەڵێ هەولێر و سلێمانی دۆکەوە 100 ساغەوە بووە بە دڵنیاییەوە بەشێکن لە هەرێمی کوردستان. من لە یادمە کاتێک کە مووسڵ داعش گرتی، کاک مەسعود سەرۆکی هەرێمی کوردستان هاتە پەرلەمان قسەی کرد. سەرەتا جەلسەکە داخراو بوو، وتیان نەوەکو هەندێک قسەی تایبەت هەیە بۆچی بڕوا دۆخەکە هەستیارە و داعش لە مووسڵەوات بۆ گۆبجەلی نزیک بوو. باسی لەوە کرد کە ئێستا عێراق دوو لیوای گەورەی ئینهیاری کردووە لە مووسڵ و کەرکووک و ئەو ناوچانە و منتقەکەی جێهێشتەوە و فەراغێکی گەورە دروست بووە و پێشمەرگە و شوێنانەی پڕ کردوتەوە و ئێمە بۆ پاراستنی ئەو ناوچانە ئامادەی هەموو قوربانیەکین و چوین و بەداخەوە ئێستا و دۆخە تازە دروست بووە. عێراق تووشی پاشەک شەو لاوازی بووە. ئێمە لەو ناوچانە ڕیفراندۆمەکەین بۆ گێڕانەوەیان، چکە بە پێی دەستور مەراحیلەکانی گەیشتۆتە ئیستیفتا لەو ناوچانە. بەڵێ مەبەستی ناوچە کوردستانیەکانی دەروی ئیداری هەرێم بوو، نەک هەرێمی کوردستان. بەڵێ بەڵێ وەوتی ئێمە ئێستا ئەوە بکەین، کۆمیسیۆنی عێراق بۆمان ناکە. عێراقەوە تا لە شەڕێکایە لەگەڵ داعش، دوو پارێزگای گەورەی لە دەست داوە و ناکۆکیش بووینە و کاتە مالیکی سەرۆکوەزیران بوو لەگەڵ کاک مەسعود زۆر ناکۆک بوون. هەر بەو ناو نیشانەوتی من خەبەرم داوە بە ڕێزمالیکی لە بوونی کۆمەڵێک چەکدار لە منتیقەیەک لە نزیکی ئەنبار و مووسڵ کە ئەیانەوێ سجنی بادۆش لە مووسڵ بشکێنن. پلانەکە یەکەم جار وا بووە، تی مالیکی گاڵتەی لاتوە توێتی خەمی مووسڵە نەبێ، خەمی هەرێمی کوردستانی خۆتانتان هەبێ، وتی فەرمو بینیتان چیان لێ هات. وفعلەن ئەو گروپە بە ناوی داعش هاتبوون سجنی بادۆش بشکێن و گیراوەکانی خۆیان ڕزگارکەن. بەڵام کاتێک دێنە ناو مووسڵ و جەیش هەر ئینهیارەکا و هەڕائەکا و ئەم هەموو چەک و تەقەمەنیە کەوێتە بەردەسیان، ئەوە بوو
ئەو کارە ساتەی لێکەوتەوە کە مووسڵێکی گەورەی دووەم پارێزگای عێراق تەسلیم کرا بە داعش بەبێ تەقەیەک بەبێ مقاومەیەک. بەڵام هاتن ئەم تەسەورەی کاک مەسعود ئەو کاتە گۆڕابەوەی بۆچی هەر لەو ناوچانە، ئەی بۆ نەخێر لە هەموو هەرێمی کوردستان بەو ناوچانەشەوە ڕیفراندۆم نەکی. ئەمە لەوێەوە هات. چی ئەم بیر و بۆچوونەی پێگۆڕی کاک سۆران؟ من چونکە دووشتی لە یەکتری جیاوازە. بەڵێ یەکێکیان دەستوری عێراق ڕێژخۆنەکەی بۆ دیاری کردووە، ئەوەی تریشیان هەرێمی کوردستانە و جاریشی تر بە دەستور سنوورەکەی دیاری کراوە. بەڵێ ئێمە بریا ئەوەی یەکەممان کردایە کە ئەو کاتکە بۆ ئەوە نەکراسی ئەمە دیارە کۆمەڵێک ڕاوێشکاری بیانی و ناوخۆی و ئەوانە پێیان وابووە کە ئێمە نازێکی زۆرمان هەیە لە شەڕی تیرۆر و دۆستێکی زۆرمان هەیە، ئێستا باشترین فرسەتە بتوانین سەر بەخۆی خۆمان بەدەست بێنین. جا قسەکەی من لەوێەوەیە ئێمە دەوڵەت بووین لە ناو دەوڵەتێکی لاوازە، ئێستا بووین بە هەرێمێکی لاواز لە ناو دەوڵەتێکا کە وردە وردە خۆی بەهێز دەکاتەوە لە زۆعفەکانی ئێمە. جیاوازیەکە زۆرە. بەڵێ پێچەوانە بۆتەوە، چونکە کاک ئەحمەد ئێمە نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێم وەکو سەفارات وەکو قونسوڵیاتی وڵات مامەڵەیان کردووە. ئێمە سەرۆکی هەرێممان وەکو سەرۆکی دەوڵەت پێشوازی و مامەڵەی لەگەڵ کراوە. وە لە هەرێمێکی فیدراالی زیاتر ئێمە ممارەسەی دەسەڵات و حەق و حقوقی خۆمانمان کردووە. بەڵام ئەمەمان بەکار نەهێنا بۆ ئەوەی هەرێمی کوردستان بە جۆرێک لێ بکەین خەڵکەکەیش لەگەڵی تەبا بێ، ئاسوودە بێ، تێر بێ، نەک داوای مافە سەرەتاییەکانی بکا لە کارەبا و ئاو و موچە. یان بە هاوڵێستی حیزبولانە سیاسیەکانی هەرێمی کوردستان ینی نەوت هۆکارێک بوو بۆ ئەوەی ناتەبایی بینی هەردوو حیزبی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات لە دەسەڵاتە بەردەوام بێ و زیاد بکە و بەریەک بکەون و نەتیجەش لێکترازانی زیاتر دروستکە. بە جۆرێک لێکترازانی دروست کردووە کە ئێستا ئێمە لە بەغدا شتێک بە ناوی کوردەوە بوونی نەماوە. ئەوە پارتیە، ئەوە یەکێتیە، ئەوە کۆمەڵە، ئەوە یەکگرتووە، نەوەی نوێ، شتێکی تر نەماوە. واتە زۆر ناتەباین لە ناویەکە و ئەوانەی کە کاریگەری سلبیان لەم ناتەباییە بۆ هەرێم دروست کردووە هەردوو حیزبی دەسەڵاتن کە ئێستا لە بەغدا ڕاستە لە یەک ئێتیلافی ئیداری دەولان و هەردوو لا لە حکوومەتان، بەڵام بەو ناتەباییەوە لە ناوی ئێتیلافەکەشن. بۆیە بینی ئێستا هیچ شتێک لە بەرژەوەندی کورد لە پەرلەمانی عێراق بەبێ ڕێکەوتنی سیاسی قرس و تەکلیف و تەنانەت ئەگاتە حەدی چەمینەوە ناتوانین تێپەڕێنین و بۆشمان تێناپەڕێ. باوەڕ بکە هیچ کاتێک هەرێمی کوردستان ئەوەندە لاواز نەبووە. باوەڕ بکە ئۆتۆنۆمیەکەی کە کاتی خۆی پێمان دراوە لە زۆر ڕۆ لە دۆخی ئێستا بۆ هەرێمی کوردستان باشتر بووە. بەڵێ باسمان لە فاکتەرەکانی لاوازبوونی پێگەی هەرێمی کوردستان کرد، قسەمان لەسەر وێزگە گرنگەکان کرد. با قسە لەسەرۆش بکەین، یعنی فاکتەری هەستانەوەی هەرێمی کوردستان و ئەو خاڵانی کە دەبێتە نقطەی با بڵین دووبارە هەستانەوەی هەرێمی کوردستان چین و چۆن بتواندرێ هەرێمی کوردستان لەو پێگەیی کە ئێستا تێدایە نەجاتی دەین ڕزگاریکەین بۆی پێگەیشی بەهێزتری هەبێ و ڕۆڵی حیزبولانە سیاسیەکان و ڕۆڵی فراکسیۆنە کوردستانیەکان لە پەرلەمانی عێراق هەموو ئەمانە گفتوگۆ دەکەین، بەڵام ناوەڕێگۆرەگرین و دواتر دێین وڵاتان. بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوتان لێبێ. بەڵێ کاک سۆران، فاکتەرەکانی بەهێزبوونەوەی پێگەی هەرێمی کوردستان چین لەم تەوقیتی ئێستاە؟ پرسیارێکی قورسە کاگە ئەحمەد، چونکە منەتوانم زۆر فاکتەر دەستنیشان بکەم بۆی بڵێم ئەمانە ببورن ئەبێتە هۆی بەهێزبوونەوەی پێگەی هەرێمی کوردستان، بەڵام لە ئەرزی واقعە ئەوە بوونی نییە. بەگریمانەش
ئەزانی سەردەمی حکومڕانی دوای 30 ساڵ کە ئێمە گەیشتوین بەم دۆخە خراپە سەردەمی حکومڕانی نەوەکانە نەوەی سێمی ئەم مێژوەی ئێمە کە هێناومانە لە بارزانی و تاڵەبانیەوە ئێستا سەردەمی حکومڕانی نەوەکان وەکو سەردەمی حکومڕانی دوای شاخ و ڕاپەڕین و هاتنە شاری ئەو سەرکردانە نییە کە ئەزمونێکی تاڵیان لە ناتەبایی و لە پێکەوە نەگونجان و دواتر هاتنە ناو شار و شەڕی ناوخۆوە دوای گەیشتنە قەنەعاتێکەی تر شەڕی کورد و کورد نەکرێ بەڵام ئێستا شەڕەکە بە جۆرێکی تر درێژەی هەیە هینەوەکان شەڕەکان چۆتە شەڕی ناتەباییەکی قوڵ کە پێکەوە گونجان زۆر جار بە تەکتیک و بە هەندێک قۆناغی کاتی مەرحەلیات تێپەڕێ ئەمانە نامان گەینێتەوە بە هێز ئێمە کە ناتەبا بین و کە هێشتا دوو ئیدارە بین و کە هێشتا حەز بە یەک نەکەین و کار لەسەر سفرکردنەوەی یەک و شکستی یەک بکەین چۆن باز لەوە بکەین بە هێز ببینەوە ئێمە کارتە بە هێزەکانی ئابووری و نەوت و دەسەڵات لە هەرێمی کوردستان هەموویمان لە دەستداوە ئێمە ئێستا لە دەوڵەتێکی ئیتیحادیە کە وەگوتم هەزار تێبینیمان لەسەری هەیە پڕە لە گەندەڵی پڕە لە چەکی دەرەوەی کۆنتڕۆڵی یاسا پڕە لە تەدەخولی ئیقلیمی و نێودەوڵەتی ئێمە لە بەرامبەرم دەوڵەتە ئەوەندە لاواز بووین و هەموو کارتەکانمان لە دەستداوە ئێستا پەرلەمانمان نەماوە کۆمیسیۆنمان ناتوانێت هەڵبژاردن بکات لە بەرەوەی لە 2009ەوە کۆتایی هاتووە ناتوانین بیگۆڕین ئەمانە تۆ چۆن بڵێ بەهێز بێتەوە لە کاتێکە ناڕەزایەتی خەڵک لەم جۆرە لە حکومڕانی ڕۆژ بە ڕۆژ زیادی کردووە تۆ چۆن نەتوانی خۆت بەهێزکەی لە کاتێکا کە نەتوانی موچەی فەرمانبەرەکانی خۆت لە کاتی خۆیان بدەیت تۆ نەتوانیوە حکومڕانیەتیەک بکەی لە ئاستی خواستی لانی کەم یەک لەسەر چواری میلەتەکەت بێ ئێستا ئەوەی کە ماوەتەوە هی هەستانەوەیەک نییە کە ئێمە خەونی پێوە ببینین هەرێم بەم جۆری لێ بێتەوە بەرپرسیارەتی ئەوانەیە کەوایان لێ کردووە بێ بێن خەمیمانەوەی خۆیان یانە خۆیان باشکن ئەگەر من شتێک نابینمەوە بۆی کە بڵێم وەڵا بەم جۆرە ئێمە ئەتوانین دۆخەکان ڕێککەینەوە بەڵام کاتیش هێشتا میلەتی ئێمە میلەتێکی زۆر باشە باوەڕ بکە هیچ میلەتێکی تر ئەوەندە فرسەت نادا بە حکومڕانەکانی کە لە سایەیە ژیانیان خراپ بێ و هەر بڵێن چاوەڕی باشکردنین هێشتا میلەتی ئێمە چاوەڕی باشکردنە ئێبا تۆزێک کە ئینسان تووشی شکستە بێ مراجعی باشتری خۆی بکە بۆی هەڵەکانی باش بکە بەس هەندێک لەم برادەرانە بەڕاستی لەسەر هەڵاڕۆن و گوێش ناگرن و مراجعی خۆشیان مراجعەش ناکەن و نەگوێ لە دۆستەگرن و نە دەرسی دوژمنیش وەرەگرن بڵێ ئەمە بێ هیوایی نییە کاگە ئەحمەد ئەمە واقعە جێی ینی بەڕاستی جێی تێرامان و جێی داخشە مەسەن بگەینە قۆناغێک کە تەنەمەت بەگریمانەش تروسکایەک نەدۆزرێتەوە بۆ ئەوەی من قەت بێ هیوانیم باسی واقعەکەم ئەمە واقعی ئێمەیە و هێشتا هیچ نابینم بۆ ئەوی کە بڵێن وەرن بە ئەم واقعە تێپەڕێنین نییە نەمدیوە ئێمە لە عێراق بودجەی 3 ساڵمان تێپەڕاندووە ئەمەم نەبینیوە ئەیتر لە کەیە ئەمە لە کاتێکا مافی دەستوری ئێمە لە خاک و لە شایستەی دارایی و هەمووی ئەلەوێ تحقیقە کرێ بڵێ پێمان نەکراوە بۆ لەبەرەوەی ناکۆک بووین بەرامبەر یەک وەستاوین وڵاتانی ئیقلیمی هاتوون تەدەخولیان کردووە لە نێوانمانە کە بە بەرژەوەندی لایەکمان بوو بێ بە زەرەری لایەکی ترمان بووە دواتر بە قازانجی میلەت نەبووە ڕاست زۆر باشە بینە سەر دوا پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغداد بە تایبەتیش لەسەر مەسەلەی
بودجە و موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستانەوەی ئێستا گوزەرێت چییە کاک سۆران جەنابیشت بۆ حکومەی ئەندامی لیژنەی دارایی و ئابووری پەرلەمانی عێراقی ئەمە چی ئەگوزەرێ ئێستا ئەوڵێت تەسلیم کردووەڵێ نەیداوەڵێ دایەوە یعنی ئەمە چییە گوزەرێ لە کاتێکە دوو مانگە فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچیان وەرنەگرت. بەڵێ ئەمە تۆ 10 ساڵ لە بەغدا دابڕابی 10 ساڵ هیچ کاغەزێکی ڕسمی و داتایەکی ڕسمی لە بینی تۆ بەغدا نەما بێ ئێستا بە 10 ڕۆژ ڕێک نابێتەوە. پێویستی بە کاتە، پێویستی بە دڵنیاییە کە هەرێمی کوردستان لیژنەکەی کە دەڕوا بیدا بە عێراق ئەو بڕگانەی لە مادەکانی 12 و 13 یاسای بودجێ عێراق پەیوەست بە هەرێمە وەکو خۆی جێبەجێ بکرێ بۆی عێراقیش وەکو خۆی مافی خەڵکی کوردستان جێبەجێم کردووە هەمووەوانەی کە بەغدا دەبێت جێبەجێ بکەوە سەرەتاشە. بەڵام ئەو دوو دڵی و نیگەرانی کە ئێستا زیادی کردووە هی ئەوەی حکوومەتی هەرێم خۆی بە تەبیعی موچەی دواکەوتووە. هەر بە تەبیعی مانگ لای حکوومەتی هەرێم 40 ڕۆژ و 45 ڕۆژ بووە، ساڵ 12 مانگ نەبووە، یا 10 مانگ و نیو بووە یا لە باشترین حاڵەتە 11 مانگ بووە. ڕاست ئێستا خەڵگە بینێ یاسای بودجە دەرچووە بەڵام هێشتا نەچۆتە بواری جێبەجێکردن. تەواوی تر تعلیماتەکانی لە کۆتاییایە و لەم ڕۆژانە تعلیماتی کە بڵاو بۆ کۆتایی هەیە تا ئێستا تعمیم نەکراوە تعلیماتەکان نەخێر ئەبێ وەزارەتی دارایی لەگەڵ وەزارەتی پلاندانان بۆ ئاسان جێبەجێکردنی قانونەکە تعلیمات دەرکەن. یاساکە بۆ هەموو عێراقا بۆ هەموو عێراقا یعنی هێشتا یاساکە نەچۆتە بواری جێبەجێکردن. ئەگەر خەڵک بڵێ عێراق موچەی داوە عێراق بەبێ یاسای بودجەش بەرێک لەسەر 12 ساڵی 2021 کە ڕۆشتووە لەسەری بودجەی داوە. بۆیە ئێمە گرفتمان هەیە، ئێمە گرفتەکەمانەوەی کە موچەی مانگی 6 حکوومەتی هەرێم نەیتوانیوە بیدا. لە 25 سی 2023 ئێمە نەوتمان ڕاگیرە دوای قەراری دادگای تەحکیمی پاریس. لەو کاتەوە ئێمە بە سولفەی عێراق موچە دراوە بە دواکەوتووی و بە تاخیری زیاتری چونکە نەوت بەدەست هەرێمەوە نەما. ئێمە 2 تریلیۆن دینارمان لەو ماوەیە بۆ هاتووە بۆ هەرێم و ئێستا دەبێت پاکتاوی ئەم 6 مانگە بکرێ چکە لە 1 2023ەوە موچە و بودجە و شایستەی دارایی هەرێمی کوردستان لەسەر عێراقە بە پێی قانونی بودجە. تا 25 سێ خۆمان نەوتمان فرۆشتووە بە چەند فرۆشتومانە و چەندمانەکەوێتە لای عێراق چەندی داهاتی ناوخۆ ئەباتەوە کە داهاتی ئیتیحادی پاکتاوی ئەو 3 مانگە بکریان ئەو هەموو 6 مانگەکە. بەڵام ئەو 3 مانگەی خۆمان نەوتمان فرۆشتووە لەوە بەدوا نەوت لە دەستی هەرێمی کوردستانە نەماوە. عێراق ناتوانێت بڵێ کوا 400,000 کوا پارەکەی کواچی نەخێر لای خۆتەوە وەستاوە و ئێمە لێمان سنراوە نەک تەسلیمان کردووە لێمان سنراوە بەڵێ لێمان سنراوە و خۆتان بردووتانە دەرتان نەکردووە بۆ ناوخۆ بەکاری بێنن ڕێنەکەوتونەتەوە لەگەڵ تورکیا بۆی بڕوا. ئەمە عێراق ئینکاری ناکا و مەسئولیەتی بەشە بودجەی هەرێم لە ئەستۆیەتی. بەڵام ناکرێ ئێمە لە سەر و بەندی جێبەجێکردنی یاساکا بین و هەر سولفە بێت و پاکتاو نەکرێ. ئەبێ پاکتاو بکرێ بۆی بەشە بودجەی تەواو بێ. ئەوە هەرێمی کوردستانە کە پاکتاوی نەکردووە نانایتر تەواو ئێستا لە پاکتاوین. ئێستا هەرێمی کوردستان بەڵگەکانی خۆی بردووە بۆی بیسەلمێنێ داهاتی هەرێمی کوردستان نەوتی و نانەوتی چەنە و داهاتی فەرمانگە ئیتیحادیەکان لە دەواازە سنووریەکان چەنە چکە عێراق نیوەی ئەوە باتەوە. ئەیگەڕێنیتەوە بەڵگەکانە بەی ڕقابەی مالی عێراق وردبینیەکە ڕەنگە بڵێ ئەمە نەقسە ئەمەم پێویستە بەڵگەی ترمەوێ ئەم لیژنەیە بێ هاتوچۆی بەردەوامی هەبێ کۆنتاکتی بەردەوامی هەبێ ئاڵوگۆڕی بەڵگە و زانیاری بکەن تا ئەم 6 مانگە تێپەڕێنین دوای پاکتاوی ترمان هەیە. مادەی 12 بڕگەی یەکەمی پاکتاوی 2004 تا 2022 مان هەیە. واتە ئێمە لە ئەوەتەی عێراقی نوێ دروست بووە بەشە بودجە هاتووە بۆ هەرێم پاکتاومان نەکردووە هەر بە سولفە هاتووە و کوا حسابی ختامی نەیانداوە بە بەغدا و بەغدا قەناعەتی 2004 تا
2023 کرێ مە چۆن ئەکرێت وەڵا بێ خوا یارمەتیمان بابیکەین ئەگەر ئەمە نەکرا ینی ئێوە کێشەیە ئەگەر نەکرابێ بە چیدا ئاخر کێشەکە چییە؟ مادەی سیانزەی یاساکە بڕگەی هەش دەڵێ ئەگەر خلاف دروست بوو بەڵێ لیژنەی هەردوولا لە 30 ڕۆژا بێ حەلیکەن ئەگەر حەلیان نەکرد ئەبرێتەوە پەرلەمان ئەمە بۆم بکەیە لەوێ و کاتە هەر قەرارێک بن لە بەرژەوەندی ئەمە نایدەن چی ئەدەن ئەگەر قەراردەن مەسەلەن ئەڵێن بەشە بودجەی هەرێم ڕاگیرێ نەوتیش ناتوانێت بفرۆشێ باڵێ ئەو کات ئێمە زۆر جەختم کردەوە من لەگەڵ هاوڕێکانم کاکە ئەمە بۆمبە ئەمە لە پرۆژەکەی حکوومەتی عێراق لە بودجەکە هاتووە بۆ پەرلەمانەڵێ ئەگەڕێتەوە سەرۆکوەزیران بڕیارە باشە بۆ سەرۆکوەزیران بڕیار نەدا بۆ ئەمە خلایەوە نییە و شیعەکان وتیان ئێمە قوبوڵمان نییە یەک کەس کە پۆستەکەی سیاسیە ئەو بڕیار بدات لە خلافی قانونی لەوتمان باشە سەرۆکوەزیران لە خۆتانە ئێمە رازین لە خلافی ئێمە لەگەڵ ئێوە ئەو بڕیار بدا ئێوە بۆ رازینین جوانە ئەگەر رازینین هەندێک لە وەزیری کوتلەکانی تریشی بخەنە ناو جوان وەزیری مالیە لە خۆتانە بیخەنە ناوی وەزیری نەودانێن هەر لە خۆتانە وەزیری کوردیشی تایە ئەویش دانێن با بە سەرپەرشتی سەرۆکوەزیران ئەو خلافە حەلبێ هەڕۆڵیان نەبوو خستیان ئەنجومەنی وەزیران منەو کاتە داوام کرد حکوومەتی هەرێم تانە بدا لە ئەو مادەیە ئەو بڕگەیە بۆی بچێتەوە دەستی سەرۆکوەزیران چکە ئەو بڕگەیە سەرۆکوەزیران خۆی ئیزافەی کردبوو توی بۆ ئەوەی کێشەی هەرێم و بەغدای ترەوەندە ماندوومان نەکاو ئەوەندە کۆتایی پێبێنین من ناهێڵم بگاتە ئێستا ناتوانرێتانە لەو تانە دراوە حکوومەتی هەرێم لە دادگای اتحادی تانەیدا و چاوەڕێەکەین بەڵکوی شەڵا بچێتەوە سەر دقا ئەسڵێکە بڵێ ئەمێ دوا سەرنج و بۆچوونی بەڕێزدان بزانم لەسەر دوایین ینی پێشهاتە سیاسیەکان ئێستا ئێوەکو کورد کە لە بەغدان هیچ پلانێکتانەیە بەرنمەیەکتانەیە بۆ ئەوەی بە کۆدەنجی بەرگری لە موچە و شای سەداریەکانی هەرمی کوردستان بکەن چونکە ئەگەرەوە نەکەن بە 6 پەرلەمانتارن 63 بەڵێ باش من حەزمە کرد 103 وایە بەڵام 63 نییە کاکسۆران بەڵێ ئەگەر ئێوە لۆ بێک دروستکە ناتوانن بەرگری لە هەرمی کوردستان و خەڵکی کوردستان بکەن ئەمە ناکەن بەدەر لە کێشە و ململانەکانی هەرێمی کوردستان ئەگەر ناکۆکیەکانی هەرێم تەحەکوم نەکا بەسەر بەغدایە ئێمە ئەو 63 چوار پەرلەمانتارە لەوێ ئەتوانین لەسەر مافی خەڵکی کوردستان لەسەر ناوچە ناکۆکی لەسەرەکان لەسەر هەموو ئەمانە زۆر کار بکەین کاتێ یەکگرتووە بین بۆ نمونە کاتێک کە یەکگرتووە بین ئەتوانین زەخت بکەین لە عێراق کاتێک کە کێشەی زەویمان هەیە لە 75 و ئەوانەوە زەویان داگیر کردوین لە پەڵکانە و لە کوێوکێ بە قەراری مەجلسی قیادەی سەورە لە سەردەمی ئەحمەد حەسەن بەکرا ئێستا قانونێک بەرین بۆ ئەنجومەنی وەزیران و بڵین ئەبێ ئەو قەراراتانەی بەعس هەڵوەشێتەوە بۆ ئەوەی زەویەکی داگیرکراوی کورد لە پەڵکانە و لەو گوندانە تەنانەتی تروکمانیش داگیر کراوە و دراوە بە عەرەبی هاوردا ئەتوانین ئەمە بکەین بەڵام ئەگەر ناتەبابین قەراراتی بەعسیشمان لە عێراقا پێ هەڵناوەشێتەوە کە دژی کورد بۆ ناتوانن کۆ ببنەوە یعنی لەوێ ئێوە ئەو هەموو دۆخە ئەبینن ئەو هەموو ناحەقیا بینن هەنێ جار بەرامبەر بە کورد ئەکرێ بە تایبەتی بەرامبەر بە کەرکووک و ناوچە جێراوەکان ینی بۆ ئەمە نابێتە خاڵی کۆکەرەوەی ئێوە ینی خاڵی ئینتڵاقی ئێوە بۆ دەستپێکردنی ینی گوتاریشی کوردستانی تەلەفۆن نایڵێ تەلەفۆن نایڵێ تێشێدا تەلەفۆنێک دێت لە قیادەی هەردوو حیزبەکەوە ناکۆکیەکانی هەرێم نەقلەکەن و تەوجی هەدەن و لە یەکە ترازین بەداخ ئەگینا ئێمە ئەوانەی تر لە دەرەوەی پارتی وێکێتی هیچ کێشە و گرفتان نییە کێشەمان نییە بە پێچەوانەوە ئەوان بوون بە کێشە بۆەوەی کە نەتوانین یەکدەنگ بین لەسەر ئەو مەسائلانەی کە پێویستی بە یەکدەنگیە کاکە سونە هەر 60 و شتێکن گریمان هەفتان چەندن
بۆ توانیوانە لە عێراقا هەرچیان بێ بۆیان بچەسپێ لە کاتێکا سەرۆک پەرلەمانیان هەیە ئەی ئێمە 63 سەرۆک کۆمارمان هەیە بۆ ناتوانین ئەمە پرسیاری جەوهەری ئێشیعە سەرۆک وەزیرانی هەیە گەر 180ە ئەی بۆ کورد لەگەڵ سوننە ببێ بە 150 جێگری سەرۆک وەزیران و سەرۆکی پەرلەمان و چیمان هەیە نەتوانینەوە بکەین بەڵام ئێمە خۆمان ناکۆکین دابەش بووین بەسەر شیعە و سوننە ئەوەندەی تر لاواز بووین ئێستا کورد لەوێ نە شیعەیە نە سوننەیە نە تەبایە و نەیەکگرتووە نمونەیەکمان نیشانداوە خۆشمان سەری لێ دەرناکەین ئەمەی بەڕێزت یعنی ئەم شیکاری بەڕێزت ئەم باسکردنەی بەڕێزە شتێکی بەبیر هێنامەوە کە بۆچی لە سەردەمی ڕەواشات جەنابی مام جەلال ینی یەکگرتوو بوون تەبا بوون ینی هەستەکرا لەوێ کۆکرەوەیەکەیە لە ڕاستیە بەڵێ بەرامبەر بە زۆر پرس ئێوە قسەتان هەبوو بۆ چوونتان هەبوو یان نوێنەرانی کورد ئەو کات لەوێ پێتان وانی ئێستا فەراغێکەیە لە غیابی جەنابی مام جەلال بەڵێ بە دڵنیاییەوە بۆ کورد من چاوەڕوان مەکرد کاک مەسعود دوایی مام جەلال بتوانێ ئەوە لە بەغدا بکاوە ئێستاش ئەتوانێ بیکە کاک مەسعود ئامادە نییە بێ بۆ بەغدا ئەمە بۆ شیعە وایە بۆ سوننەش وایە ئەوانیش هەندێک کەسێتیان هەیە نەمێنێ لەمەی هەیە خراپتر ڕۆدا لە کورد خراپتریان بەس بەڵێ بە دڵنیاییەوە بەڕێز سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس بۆ شرۆڤە و زانیاریەکانت سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز و خۆشەوی سواس بۆ ئێوەش تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتانە سپێرم شاد و کامران بن